بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگاکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیام بە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویست شا دەبمەوە. ئەمجارە لە شاری کەرکووچین لە فیستیڤاڵێکین کە تایبەتە بە قورئان، فیستیڤاڵی میهر. جا من دەستمە لای بەشێ لەو بەشداربوانەی کە هاتوون لێرەن ئامادەن پرسیاریان لێ دەکەم با بزانم ئەوان لەگەڵ قورئان خوێندنا چۆنن و چەندێک گوێ لە قورئان دەگرن و پاداشتی قورئان خوێندن چییە. قسەی وان من پرسیاریان لێ دەکەم و وەڵامەکانیشتان بۆ وەردەگرمەوە قسەکانی وان دەگوازینەوە. ئێوەش لەگەڵمانە بن، بیسەر و بینەرمان بن. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. گرنگی قورئان خوێندن بۆ تاکەکانی کۆمەلگا چییە؟ بالتأكيد قرآن كتابي آيني إسلامة تاك كتابة كالراسوخو وحي بوسر لقل بيغمبر صلى الله عليه وسلم قصدك قرآن كتابي قنيتنها كتابي كي آيني ببالكو كتابي كي ياسايي روشنبيري أخلاقي باری ژیانی مرۆڤایەتی ڕێک دەخات کە خوای گەورە ناردوێتی بۆیە پەیوەستە بە تاکی کۆمەلگاوە و هەر کەسێکیش کە بەڕاستی قورئان لە دڵدا جێگیر بکا و بەڕاستی بکردەوە بە تەئکید ئارامی پێدەبەخشێتەوەتە هەم کتابێکی بۆ بەڕێوەبردننی ژیانی کۆمەلگا و هەم کتابێکی دەرونی چونکە خوای گەورەش دەفەرمێ شیفایە بۆ مرۆڤ. بۆیە قورئان گەورەترین کتابێکە کە لەسەر ڕووی زەوی بوونی هەیە و بۆیەش خوای گەورە خۆی وعدی داوە تا ڕۆژی ئاخیرەت خۆی بیپارێزێ و بۆ دەشبینین کە بەردەوام ئەم هەموو دژایەتی کراوە ڕۆژ بە ڕۆژ ئەم قورئانە زیاتر خەڵکێک تابیلی بووە و جۆش و خڕۆشی بۆی بۆ و بەدەمیەوە هاتین کە ئەمە ژێکێک هێ لەو فستیڤاڵانەی کە بۆ قورئان ڕێکخراوە کە دەبینین خەڵکێکی زۆر تامەزرۆیەتی ئەوەی کە ئێستا دەیبینین چەند سەعاتێکی کاتما بێ ڕەنگە زیاتر بەڵام خەریکە کورسەکانی پڕدەبنەوە. بۆیە قورئان کتابێکی جەزبە کە مرۆڤ جەزاب دەکات بۆ لای خۆی و کتابێکە کە ژیانی مرۆڤایەتی لەسەر بنیاد دەندرێ و ڕێک دەخرێ پێچەوانەی ئەوانەی کە دەڵێن قورئان یاخود ئاینی ئیسلام بۆ تەنها بۆ مزگەوتەکانە نەخێر بەڵکو کتاب قورئان کتابێکی ڕۆشنبیری زانستی سیاسی ئەخلاقیە بۆ ڕێخستنی ژیانی بەشەری مرۆڤایەتی لەسەر ڕووی زەوی. بابزانم چەند دڵتان خۆشە کە لەم فیستیڤاڵە ئامادەن؟ وەڵای ئێمە ئەمە بۆ جاری دووەمە ئامادەین لێرانە زۆر پێمان خۆشە دەستان خۆش بێت. ئەم فیستیڤاڵانە چییە؟ بەڕاستی گرنگیەکەی ئەوەیە خەڵکی ڕاکێشە بەرەو دینەکەی خوای گەورە جۆ لەو دەنگ خۆشانە ئەگرین و هەر ئەوەیە و زیاتر. باشە بابزانم خۆ لەگەڵ قورئان خوێندنا چۆنی؟ من ئەلحەمدولیلە زۆر باش. لەکێوە کە قورئان دەخوێنی؟ من هەر خۆم مامۆستای قورئان و تەجویدم. زۆر باشە. چەند قوتابیت هەیە و ئەوان کاتێک کە قورئان دەخوێنن چه هەستێکیان هەیە؟ من لە مزگەوتی ئازادی لەویانە مرشیدەی مزگەوتی ئازادیم ئەلێرش لە موسسەی تیجانش مدیر موسسەی تیجانم. مەبەستمەوەیە قوتابیەکانت کاتێک کە قورئان دەخوێنن چەندە دڵیان خۆشە؟ ئەزانی چۆنە من کە کاتێ دەرسەکەمانەکەین چونکە مەغفیرەت و سەکینەت دابەزێ لە کاتەیە بەڕاستی زۆر دڵخۆشە بی کە دیتە دەرەوازانی لەدایک بوویتە کە کاتێک شتەلەبەکانمان ئەبینین دەرەجەی باش و نمرەی باشێنن ئەوە زیاترش دڵخۆشە بین. یعنی لە مەکتەب دەرسەدەی لە هەر شوێنە چونکە پارەیە قەت وەکو ئەوای موسسە و مزگەوت نییە. ئەو قوتابیانەی ئێوە کاتێک کە دەست بە قورئانەوە دەگرێن لەگەڵ ئەو گەنجانەی کە پابەند نینە یان کەمتر دەست بە قورئانەوە دەگرن هەست دەکەی جیاوازیشیان هەیە؟ طبعاً جیاوازێکە زۆر دیارە ئەوانەی کە دەست بە قورئانەگرن و ئەهلی قورئان و ئەوەن فەرقی هەر لە دەرەوەش کە قسەیان لەگەڵەکەی لەو شوێنەکان یەکسەر ئەزانی کەوانە ئەهلی قورئانن یان ئەهلی قورئان نین. وانە سەلامەت بی بەخێر. السلام عليكم. والسلام ورحمة الله. بابزانم ئەو ڕۆکۆ لێرەی؟ والله
لەبەر ڕعادوان هاتینەوە لەبەر قورآن خوێنەکان تۆ ڕۆژانە لەگەڵ قورآن خوێندنا چۆنی؟ وەڵی خۆم قورآن نازانم بەس گوێ لێگرم و لە تەلەڤیز ئارەوەڵە نازانم چەند دڵت خۆشە کاتێککە گوێ لێ دەگری؟ زۆر دڵم پێ خۆش زۆر بەنیەتی ئەوەش گوێ دەگری کە خوای گەورە پاداشت ئارەوەڵی چۆن خوا لێمان خۆش بێت و باشە چی بەو گەنجانە دەڵێ کە خوێندەواریان هەیە دەزانە قورآن بخوێنن وەڵاوە حەزەکەم هە قورآن بخوێنن و خوا هیدایەتیان بدات و ئەی لەگەڵ زکرا لەگەڵ حتا ئێوارە زکرەکەم تەزبیع لەلا ئارەوەڵە وایە ئارەوەڵە ئینسان کاتێک کە گوێ لە قورآن دەگرێ حەز بە ئارامی دەکات چۆن بە دڵت خۆشە بێت خۆش نورانیش دەبێت ئارەوەڵای چۆن دەستەکانت خۆش ئەستەرت خۆش بێ یاخوا السلام عليكم. السلام ورحمة الله. دەبینم ئەویان بۆ زکر بەکاری دێنی بەڵێ لەگەڵ زکرا چۆنی؟ الحمد لله باشی والله لەخوا بەزیادە زۆر باش لە بینی خۆمان بێ چەند زکر دەکەی؟ والله کەمترین زکرم 500 بەڵێ ئەی لەگەڵ گوێگرتن لە قورآن و قورآن خوێندن چۆنی؟ والله گوێ لە قورآنەگرم و خۆمش ڕۆژانە زوز ئێدوانە خوێنم هەموو ڕۆژێ بەڵێ شەوان بە ڕۆژ ناتوانم بەس لە دوای سەعات دەی شەو بەدواوە ئیتر من معدل یعنی پیشەم ئەوەیە لە دەی شەو دیگە دەونی و یانزەی شەو بەدواوی تر قورآن خۆمە خوێنم بەبێ قورآن خوێندن ناخەوم باشە کاتێک کە قورآن دەخوێنی شەوان بەڵێ چەند هەز بە ئارامی دەکەی؟ والله زۆر ئەو شەوەی قورآن نەخوێنم خەوم لێ ناکەوێت تا بەیانی والله زکی یعنی نوێژی وترەکانیش ئەەکەم اینجا دوایەوە قورآن خوێنم پاداشتیوانەی کە قورآن دەخوێنن چییە؟ والله ئینشەڵا پاداشتیان لای خوای گەورە بەرزە ئینشاءالله باشە کە خۆت دەزانی قورآن بخوێنی چەندێک هەوڵدا و خەڵکی دیکەش فێر بکەی؟ والله هەوڵە دەم بە کچەکانم مەلێم بە مناڵەکان مەلێم بەڵێ الحەمدلله کچەکانشم هەمووی ئەخوێنن و هەمووشی عمرەیان کردووە و لەخوا خۆتان وەکو قوتابخانەیەک لێ کردووە؟ ئینشاءالله بەڵێ وەکو سنتەرێکی قورآن ئینشاءالله وەک سنتەرە بێ ئینشاءالله ئەوانەی کە دەست بە قورآنەوە دەگرن چەندێک فەرقیان هەیە لەگەڵ ئەوانەی کە دەستیان پێوە نەگرتووە؟ والله فەرقی زۆرە طبعا لای خوای گەورەش فەرقی زۆرە ئیت چۆن بە تەکید والله بۆ هەر کەلیمەیەکی بۆ هەر پیتێکی ئێمە دە چاکەمان بۆ دەنووسێ وایە؟ بەڵێ خوای گەورە پاداشی تۆ ئێمەش بدات خۆشبی خوای گەورە جەزای ئێوەش بداتەوە نمونەتان زۆر بێ بەخێر بێن سەر چاو باشی پێم وایە لەگەڵ قورآن خوێندنیشە باشی الحەمدلله ئەی ڕۆژانە قورآن دەخوێنی؟ جار بەجار جار بەجار بەڵێ بە قەڵەمەکە ئەیخوێنم ئەی بەس بە قەلەم ئەی بۆ چوونە سەنتەر و دەستگاکان ئینشاءالله تا ئێستا نەچووی؟ چوومە چووی ئێستا چەندی قورآنت لەبەرە؟ سوورەتە بچکەکانە تا تۆزە گەورە زۆربەیم لەبەرە ئەی باشە ئەی ئافەرین با بزانم کاتێک کە قورآن دەخوێنی تۆ چەند هەز بە ئارامی دەکەی چەند دڵت خۆشە؟ هەز بە ئارامێکم چکربەر ینی شتێ خۆشە چی هانت دەدا دڵێ قورآن بخوێنە؟ دایکم و باوکم دایک و باوکت چیت پێ دەڵێن؟ ئەلە بخوێنە بۆی باشتر لەبەری بکەیت و بیتە حافزی قورآن جا حەز دەکەی؟ چەند؟ زۆر زۆر ئینشاءڵڵا سەرکەوتی دێ ئینشاءالله ساق و سەلامەتن هاتوون گوێ لە کوێ بگرن؟ من گوێ کوێ بگرم؟ وەڵڵا هەموویان بە زیاتر عەبدولقادر کوردی لا قورآن خوێنەکان بەگشتی بێزگە لەوانەی کەمڕۆ لێرە ئامادەن زۆر گوێ لە چێ دەگری؟ زۆر گوێ کوێ گرم؟ دەنجی کام قاریت بەلاوە خۆشە؟ محەممەد سەدیق مەنشاوی زۆر حەزم دەنگێتی زۆر دەمێکە گوێ لێ دەگری؟ بەڵێ زۆر باش ئەی بۆم باسکە بابزانم ڕۆژانە لەگەڵ قورآن خوێندن چۆنی؟ الحەمدلله خوا بەزیاد بێ باش
پێدەچی زۆر باش زۆر باشم الحەمدلله سپاس بخوازە بابزان بۆ قورئان دەخوێنی بۆ خۆشی خۆم بۆ دڵخۆشی خۆم ئیتر پاداشی وەردەگریەوە الحەمدلله بەڵێ چۆن بەڵێ خێری ئەو کەسە چییە کاتێک قورئان دەخوێنێ خێر و ئەو کەسە ئەوەیە ئیتر خۆت هەم شتی لێ فێرەوابی فێرەبی ئیتر خێرشی ئەوەیە من فەرمودێکی پێغەمبەری خوا پێ بێنێ صلی الله علیه وسلم دەفەرمی هەر کەسێک یەک پیتی قورئان بخوێنێ دە چاکەی بۆ دەنووسێ بەڵێ بەڵێ الحەمدلله تۆ چی دەزانین لەسەر قورئانی پیرۆز وڵای هەرەوانی کە وتت بێگومان پاداشتی زۆرە ئیتر ئەبێ ڕۆژانە کاتی بۆ تەرخان بکە هیچ نەبێڵە هیچ نەبێ بەلانی کەم و لاپەڕێک هەر بخوێنین یعنی ئەگەر چەنێ بڵێ کاتم نییە بێ بەلای کەم و لاپەڕێک هەر بخوێنی ئیتر بۆ دنیامان بۆ قیامەتمان و کاتێک قورئان زۆر دەخوێنی وڵاهی بە زیاتر لەگەڵ شەو نوێژە ئینشاءڵڵا ئیتر بە ڕۆژ بە پێ مەجال ئینشاءڵڵا گەرەوە مەجال هەبێ ئەگەر مەجال نەبێ ینی بۆ هینێک هەر کاتە دۆزمەوە بۆ لاپەڕێ دوان نیشبەرێ خوێنم ئینشاءڵڵا قورئان خوێندن لە شەوانە لە کاتی با بڵێم کۆتایی شەوە چەندێک ئارامیت پێ دەبەخشێ زۆر خۆشە ئەدباتە دنیای ترەوە ینی تامێکی تری هەیە بەتەڕ بەڕاستی چێ فێری قورئان خوێندنی کرد باوکم خاڵی خۆش بێت ئێستا ڕۆژانە جوزێک دەخوێنی وایە ئەگەر بە پێی مەجال ئەی خۆت کەست فێری قورئان کردووە وڵاهی بڵێن ئەگەر بە پێی نازانم بڵێم ئەگەر مناڵەکانم ئاوا بەسەر پرسیارێکیان هەبوو بێیان شتێ چۆن منداڵەکانت هەان دەدەی کە قورئان بخوێنن الحەمدلله خۆیان باشن زیرەکەن بەڵام ئیتر ئەوە پرسیارە شتێکیان هەبوو بێ یارمەتیانم داوە ینی ئاوا بەو شێوەیە تۆ چۆنی کوڕە باشەکەم سەحەتت دەنگ و باسی تۆ یاخوای ئێوەش بەخێر بێن پێدەچێ زۆر زیکرام بکەین الحەمدولله ئیشک ڕۆژانە عیشم مەبێ بەدەم عیشم نەبێ بە تەسبیح خوای گەورە لێت قبول بکات و بەردەوامیش بین ئەمری تۆش درێژ بێ یا ڕەبی خوا بۆی مەتان بێڵێ الحەمدولله شکر پێم بڵێ خۆت قورئان دەخوێنی یان گوێ لێ دەگری وەڵڵاهی خۆم قورئانە خوێنم کە بەیانیانش عیشەکەم لە تەلەڤیزۆن داگیرن سوورەتی بەقەرە زۆر باشە کاتێک کە قورئان دەخوێنی حەز بەچی دەکەی چەندێک کاریگەی لەسەر دڵ و دەروونت هەیە وەڵڵاهی یەک فراوانەیەکەوێتە ناو دڵمەوە فێنک خۆش ئەڵێی بەس خۆم لەسەر دنیام لەبەرێ ئەو قورئانە گوێی لێ ڕاگرم زۆر خۆش ئەمە ناهەز بە دڵخۆشی ئارە بەخوا ئارە بەخوا ئەی باشە بابزانم تۆ چەندێک دەرودراوسێت هەان داوەتاوەکو قورئان بخوێنن یان گوێی لێ بگرێن وەڵڵاهی الحەمدولله زۆر خۆم هاتوچۆی مزگەوتی شەکەم هەندێک شەبەم لەگەڵ خۆم بۆ ڕۆژانی ئەیامل بێڵێش تەلەفۆن بۆ ئەغڵب برادەر مەکەم بەڵام بە ڕۆژوو من خێرە بەبیریان دێنیەوە بەبیریان دێنمەوە بۆ مزگەوت بەبیریان دێنمەوە ئێستا بێ بۆ نۆمینێ حاجیانش بەبیریان بێنمەوە ئینشەڵڵا تەلەفۆنیان بۆ تەلەفۆنیان بۆ کەمبایی ئەوە خوێندەواریم هەیە ئارە وەڵڵاهی بەبیرهێنانەوەش باشە بەشکم خوای گەورە خێرێکم بۆ بنووسێ ئەبێ خێرە نووسێوانیا دنیا تا بتوانێت خێر بکات چاکە بکات هەروەیە ئەومان بۆ مێنێتەوە بەدەست بە تاڕیە ڕۆین بەس ئەوە لە پێشمانەوە ئەڕوە چی بەو گەنجانە دەڵێ کە خیندەواریان هەیە شەهادەیان هەیە چەندێک گرینگە خۆیان سەرقاڵکەن بە قورئان خوێندن وەڵڵاهی زۆر حەزەکەم کە خوێندن خۆیان تەواو بوو مەجاریان هەبوو بەس قورئان بخوێنن زکری خوا بکەن لەبەرەوەی هەمی بەجێمێنێ بەس زکر و قورئان لەگەڵمان بۆ دنیا دەیە کردەوەی باش ئەمانە حیاتم بابزانم تۆ لەگەڵ قورئان خوێندن خێر بێ سەر هەردوو چاو وەڵڵاهی من خوێنەواریم نییە کاکە بەس لە خوا بەزیاد بێم قورئانەکەی کە بە قەڵەمەکە لە سەری خوێنی ڕۆژی نوێژ عەسرم کرد 10 پەڕا خوێنم لە خوا بەزیاد بێ ڕۆژانە 10 پەڕ ئەگەر مەگەر ئیشم زۆر هەبی ئەنا ڕۆژانە هەر دوای نوێژ عەسر 10 پەڕە هەر خوێنم تەسبیحیش دەبینم لە ئەمەش لە خوا بەزیاد بێ ئیتر ئەوەنێ قورئانەکە نەخوێنم تۆزێ بێ تاقەت بم دائەنیشم بخۆم لا إله إلا الله کەم ئەستەغفر الله کەم سەڵاوات لێ ئەدەم دوای ئەوە کە دڵم سەغڵەت بێ یەکسەر ئەچم قورئانەکە دەرەکەم ئەخوێنم دڵم ئیتر یەک خۆشێکە ئەوەی دڵ سەغڵەتیە لەلام نامێنێ چی هانی دایکە گوێ لە قورئانی لە خوا بەزیاد بێ ژنێ جیرانمان ئەوە ئیمڕۆ لەگەڵمان نەهاتووە پارەکە هات یادوکمان قسەیشمان کرد
ئارە وەڵڵا ئیمڕۆوتی داوای لێبوردنەکە میێوانم لە سەیسایەکەەوە هاتە ناتوانم بێ بەخێر بێ سەر هەردوو چاو. پێشێکی زۆر بەخێمە سەر و سەرچاو وەڵام یەکەم جارم بەشدار بم لە شتە بەڕاستی شتێکی زۆر پێ باشە زانم کە ئەم گەنجانی خۆمان ئاشنا بن بەو ڕادود و نەشین خوێنانی خۆمان کە بزان لەسەر چی مستەوایەکن گەشتنە چی مستەوایەکیش لەو خوایە بە زیاد بێت. کەواتە کۆمەلگایەکی ئیسلامی نیەمە. بەڵێ پێویستمان بەم جۆرە فیستیڤالانە هەیە. بەڵێ بێگومان پێویستمان بەم فیستیڤالانە چکە ئێمە مناڵانی خۆمان لەسەرمانە شتانە پەروەردە بکەین کە ئەزانین ئایندەی خۆمان چۆنە بێ نابێت پشتگویان خەم بەڕاستی سێکی وەک مامۆستا ڕەعادی کە لێرەیە ئەو جەنابانی تر هەمن کە لێرەن بەڕاستی جێ شانازیم بوو ئێمە بۆ شارەکەی خۆمان دەستخۆشی لێوەی شەکەین بەخێمە سەر چەند بە تامەزرۆیە هاتی ئەمڕۆ بۆ خوایەکەمە زۆر بتەراوزم بەڕاستی لە نۆ جومعە دەرچوین خۆم و کوڕەکەس وتم ڕۆڵە ئینشاڵڵا ئەمڕۆ ئەڕێم بۆ شوێنی زۆر خۆش هەرێت با بوو چۆن بی ئەم دەبم بۆ فیستیڤالێکە زۆر خۆشە کەچی بەڕاستی ئەمڕۆ زۆر دڵخۆشحاڵ بوو ئەستا پێڵم بڕۆن شوێنی کە داشێنەوە باوە شوێنەکەم زۆر خۆشە با لێ دانیشین بەشکەم لێ نزگە و ئاشتیان بینەوە. کەواتە بابزانم ئەی خۆت ڕۆژانە لەگەڵ قورئان خوێندن یان جێگرتن لەگەڵ قورئانە چۆنی؟ وەڵا شکر لەخوا بە زیاد بێ لە هەر لە ناو سیارەکەی خۆما هەر مناڵەکانش لە شکر بەخوا لەخوا بە زیاد بەردەوام لەسەر شتە هەموو جومعانە سوورەتی کافی شەخێنین و تر لەخوا بە زیاد. لە ناو ئۆتۆمبیلین دەچین بۆ شارێک دەچین بۆ شوێنێک تا ئەگەینەوە شوێنە چەند گرینگە بیخێنە سەر قورئان و بە ئارامی و جێی لێ بگرین تا دەگەینە شوێنی کار. بەڕاستی سیکی زۆر خۆشە ئێستا من خۆم هەندام ناوە هەموو خوێنەوانەکانی خۆمان هەر لە مامۆستا پێشەوای مامۆستا ڕەعادە ئەتر ئەوانی خۆمان هەمیدا ناوە جە بەو سۆتە خۆشی خۆیانەوە نیە مناڵەکان جارێمان باوە زوو گەشتین بەڕاستی ئاران بەخشە قورئان کەوەی لە قورئان دوور بێ ئەبێ ئاگای لە خۆی بێ بەڕاستی ئاگای لە خۆی بێ. بابزانم ئەمڕۆ چەند دڵت خۆشە لەم فیستیڤاڵە هاتووی جێ لە قورئان خوێنەکان دەگریت؟ زۆر پێخۆشحاڵم بۆم فیستیڤاڵە بەڕاستی جێگای دڵخۆشیە بۆ کەرکووکەکان زۆر شتێکی باشە بەڕاستی دڵمان خۆشە بێ ئینشاڵڵا. حەز دەکەی زوو ئەم جۆرە فیستیڤاڵە هەبێت؟ زۆر بە تاکیدار وەڵڵی گەلێ خۆشە هەنی بەڕاستی شتێکی زۆر باشە. قورئان دەخوێنی یان گوێی لێ دەگری؟ گوێی لێ دەگرم و خۆشمەخێنم. کاتێک گوێی لێ دەگری کاتێک دەیخوێنی؟ وەڵی تر کاتی بۆ نییە سێرەکەیان جارە گونجێ بۆ تەنێنجا ناگونجەی شتەیە. چەند گرینگە ئێمە کاتێک لەنێو ئۆتۆمبیلین تا دەگەینە شوێنی کارەکەمان بیخێنە سەر قورئان و تا دەگەینە شوێنەکە گوێ لە قورئان بگرین. زۆر گرنگە ئینسان دایمە گوێ لە قورئان ڕابگرێ و گرنگی بدا بۆی کەوا قورئان داگرسێنە لە مۆبایلەکەی بێت ئایا لە ناو سیارەکەی بێ تاکو شوێنی کارەکەی. قورئان ئارامیە بۆ دڵ. بەڵێ زۆر بە تاکیدی ئەلا بذیکری الله تطمئن القلوب. بابزانم تۆ چەند دڵخۆشی کامڕۆ هاتووی جێ لەم قورئان خوێنانە ئاگری؟ بسم الله والصلاة والسلام على رسول الله. بێگومان دڵخۆشین لەبەرەوەی بە زیکری خوا دڵت خۆشە بێ ئارامە بیت هەموو کەسە بێ بە زیکری خوا دڵ ئارام بێ و پێی خۆش بێ کە نیادی خوا و زیکری خوا دایم بڵاوە بێ پەرە بسەنێ لە هەموو کۆمەڵگایە و ڕوندانەوەی هەبێ بە کۆمەڵگایشە. یەکەم جارە دێی؟ وەڵای ئەمە یەکەمین جارە دێم بۆ ئێرە. بەڵێ یەکەم جارە. بەڵێ زۆر باشە. چەند گرینگە گەنجانی ئێمە لەم جۆرە فیستیڤاڵانە ئامادە بن ئامادەبوونیان هەبێ یان با بڵێم کام گەنجانە لێرە دەبینی گوێ دەگرن لە قورئان تۆ چەند دڵت پێیان خۆشە؟ دڵم پێی خۆشە ئەگەر کاردانەوەی هەبێ لە سەریا نەک کاردەوانەوەی نەبێ بەس بۆ دانیشتنیە بێ بۆ ئێرە بێگومان هەر باشە گۆڕاگرێ. باشە خۆت لەگەڵ قورئان خوێندنان چۆنە؟ الحەمدوللا باشم لەخوا بەزیاد بێ تا ڕادێک باشم. چێ لەگەڵ خۆت هێناوە؟ کوڕە بچکەڵەکەم خۆشە تەوان وتی باوکە وا بڕۆین وتم ئەتوانی بڕۆین وتم باشە سەرچا با بڕۆین. مامۆستا سەلام عەلەیکوم. سەلام ورحمة دروستیتان؟ یاخوا سەلامەت باشە حاڵیا بن سەلامەت بی یاخوا. پاداشتەوەی کە قورئان دەخوێنێ یان گوێ لێ دەگرێت چییە؟ خەیرترینی ئینسانەکان ئەوەیە کەوا گوێ لە قورئان ئەگرێ و خەڵکیش فێر ئەکا بە دەلیلی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی خەیرکم من تعلم القورآن وعلمه. خێرترینتان و باشترین شت ئەوەیە کەوا فێری قورئان بێت و ئەحکامەکانی و تەطبیقی بکەی و خەڵکیشی فێر بکەی هەم لە خۆتە و هەم خەڵکیش پەیڕۆی بکە دەستوری قورئان. چەند گرینگە ئێمە کار بە قورئان زۆر گرینگە
لەبەرەوەی کە کەلامی خۆی گەورە هەچ کەسێک دەستی پێوە بگرێت بەڕێزە بێت هەچ کەسێکش بەڕێز بێتێتە مەقامی مەلائیکەت چونکم جبریل عەلەیهی سەلام کاتێک قورئان دابەزی بۆی ئەشرەفی مەلائیکەت دابزێ سەر سینگی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆی ئەشرەفی خەڵق ئینسانەکانش مسلمانانش چەند دەست بە قورئانەوە بگرن زۆر بەڕێز دەبن لای خوای گەورە و میهرەبان. بابزانم تۆ چەند دڵخۆشی لەم فیستیڤالایە بەشداری؟ وڵای زۆر دڵخۆشە چونکە قورئان کەلامی خوای گەورەیە و هەر کەسێک بیستی کەلامی خوای گەورە بێت دڵەکان ئەگەڕێتەوە بۆ لای خوا و دڵەکان ئەگەڕێتەوە بۆ زەمانەی کە پێغەمبەری خوا کە تێیا ژیاوە دڵەکان ئەگەڕێتەوە کە بۆ سەردەمەی پێغەمبەری خوا چۆن قورئانی بۆ دابەزیوە و چۆن ئێمە تایە یعنی چۆنە بلی ئارامیەکەدا بە دڵمانە ئارامیەدا بە دڵمان قورئان خوێندن بەڵێ ئارامیەکەدا بە دڵ نەرمەکە دڵ ئەگەڕێنێتەوە بۆ لای خوا دڵەکان ئەگاتەوە یادی خوا ئەهێنێتەوە باری زکری خوایە دڵەکانمان بۆ هۆشیارە بێتەوە. چێ فێری قورئان خوێندنی کردی؟ من مامۆستایەک. بەڵێ ئێستا ڕۆژانە لەگەڵ قورئان خوێندنان چۆنی؟ لەخوا بزیاد بێ باشین ئێمە خۆمان لە دەوری قورئانی و قورئان خوێنی. قورئان خوێنی؟ بەڵێ قوربان. ڕۆژانە چەند قورئان دەخوێنی؟ ڕۆژانە تقریبان هەر 3 لاپەڕە بۆ 4 لاپەڕە چونکە نیزامی مامۆستا و تەلەبە وایە ئەبێ تەحزیری بۆ بکرێ و 3 لاپەڕە بۆ 4 لاپەڕە. هەوڵت داوە لەبەریشی بکەی؟ کەم لەبەر کردو زیاتر جارێ تعلیمیە ئەبێ تعلیمی تەواوکەن ئینجا بۆ لەبەرکردن. مامۆستاکان پێیان گوتی پاداشتی ئەو کەسە چێکە قورئان دەخوێنی؟ پاداشتەکەی لەم دنیا و لەو دنیا سعادەتە فی الدارین لە هەردوودا لەم دنیا و لەو دنیا سەرفرازە بێتەوە لە هەردوو دنیا بەختەوەرە بێت. جا بەینی خۆمان بێ بە برادەر بە برای خۆت گۆتێ بچین قورئانی بخوێنین؟ بەڵێ برادری خۆم زۆر هەبوو کە قورئان خوێن نەبوو بەڵام هاتووە لەگەڵما ئێستا قورئان خوێنە و بەیەکەوە قورئان خوێنین و لە زۆربەی مزگەوتەکانش پێشنێژیەکە. سلام عەلەیکم مامۆستا. سلام ورحمة الله. پاداشتی ئەو کەسە چییە کە قورئان دەخوێنێ؟ سەرەتا بە ناوی خوای گەورەوە بەخێر بێن کەناڵەکەتان دیارە خوای گەورە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ أهل القرآن أهل الله وخاصته أهل القرآن أهل خوا وتايبندي خواي پروردگارن خواي پروردگار القرآن فرمي الذين يتلون تلاوته الذين يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به. ابن عباس فرمي لفظ قوري خويندني قرآن وعمل كردن بقرآن هيج كسل لمستوي أو كسول أجر باداش نية وتاكشتك تجارة إنسان خسارتي تانك خويندني قرآن ولقل خويندني قرآن يا إمام الزفر رحمه الله كيك لزانا هرق تابع برزكان إمام أبو حنيفة لقل أوهم علم خزمتي بعلم فقه إسلامي أفرمي لك وتايد صالي 8 قرآني لبركرد كاتي وفاتي كرد هاتا خويك لزاناها ولكاني فرمي بما صرت قشتتي وخوات شون معاملي لقل كردي فرمي أودو صالي كوتاي عمر بنبا لفركردني قرآن زفر لنا أو أهلاكاتو سبحان الله. كسك خويندواري نبي خويندواري نبي جل القرآن بقري پاداشتكي أو چۆنە؟ پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم والذي يقرأ القرآن وماهر به مع السفرة الكرام البررة أو كسي قرآن خوێنێ و زۆر لێی شارەزایە لەگەڵ مەلایکە نزیکەکانی خوای پەروەردگارە والذي يقرأ القرآن ويتعتع فيه وشاق عليه فله أجران أو كسي قرآن خوێنێ بەڵام وەکو جەنابت فەرموویت خوێنەوارەکەی ضعیفە هەوڵەدا فێر بێ یا هەڵەیتی یاکات تا شارەزا بێ دوو ئەجریە ئەجری خوێندنەکە و ئەجری فێربوونەکەی. بۆیە قورآن هیچ کاتێک ئینسان تیا زەرمەند نییە لە خوێندنی لە فێربوونی لە دیراسەکردنی لە عملکردنی و لە تەطبیقکردنی. بۆیە گرنگی ئەم بیستیفاڵە ئێمە لە شاری کەرکووک هەڵی پێی هەڵساوین وەکو قوتابیان پێی هەڵساون بەڕاستی زۆر گرنگە ئێمە قورآن بدەینە گوێی ئەو خەڵکەیە. قورآن تاکە کتابی خوایە و پەیامی خوایە بۆیە بە زەرور مانزانی ئەو خەڵکە لە سفرەی قورآن و مائیدەی قورآن کۆ بکەینەوە و خوای گەورە پاداشتی بداتەوە کە پەیام سوپانسەریەکە. والسلام علیکم ورحمة الله. دا حاجی باشی؟ ساق سلامتی؟ الحمد لله خواه بزادی یا خواه سلامتی زانم کوه هاتی بۆ ئەو فیستیڤاڵ؟ لە خۆشی ئەم قورئانە هاتمە زۆر خۆشە لە گیانم قورئانەکە زۆر حەزت لێ بوو؟ زۆر حەزم لێ دیارە وەڵا لە خوا بەزیاد تااقەتیش نەبوو بەڵام گوتت هەر ئەرێ باوەتم هەرتێم ئەرە وەڵا زۆر خۆشە زۆر تامەزرۆ بوو. ئەرێ وەڵا زۆر حەزم لێ بابزانم ڕۆژانە گوێ لە قورئان دەگری؟ ئەی چۆن هەموو ڕۆژێ ئیشەڵڵا. چەند دڵت پێ خۆشە؟ زۆر دڵم پێ خۆشە ئەرێ وەڵا لە خوا بەزیاد منە دڵم پێ خۆشە دڵم پێش دەبینم زکری ژەکەی زۆر وەڵا پرت بەخوا
الحمد لله إن شاء الله باشم لخوا بزيادة الحمد لله بس بخوا جيل شي دقري ناو كان يندزان يلا حديث أقرم يلا قرآن أقرم بس كنت ولا بالموت يا فكرة من معه قارئ كان جيل شي هان يندقري معناك قرآن دخوين هاي شلون زور خوشة لجانم خوشة وخم نازانة أنا والله لسه كانت خوش صرت خوش بالسلامة ما وصجان أم زور فستیڤالانە چەندێک گرینگە بە تایبەتی کە گەنجێکی زۆر ئەلێرە دەبینین چەندێک مای دڵخۆشیە وڵایی سازدانی ئەم جۆرە فستیڤالانە زۆر گرنگە ئێمە لەم ڕۆژەدا لەم جەنجاڵی ژیانەدا پێویستمان بە قورئانە لە پێویستمان بە قورئانە بۆیە ئەبێ ئەم جۆرە فستیڤالانە زیاتر بێت تا گەنج بەرەو هەڵدێر نەڕوات تا گەنجەکانمان ڕوو لە قورئان زیاتر بکەن ئەو کەسێک کە قورئان دەخوێنێ پاداشتەکەی چییە؟ ئەو کەسێک کە قورئان دەخوێنێ پاداشتەکەی ئەڵێن بەهەشت 100 پلەیە 100 پلێ هەر پلەیەکی بەپی ئاەتەکان پلەکانت بەرزە بێتەوە زۆر باش ئەمڕۆ کە گەنجێکی زۆر لێرە دەبینین مای دڵخۆشیە؟ مای زۆر دڵخۆشیە لە باتی ئەوەی گەنجەکانمان لە کافتریا و لە نادی و لە شوێنە خراپەکان بێ لەم شوێنانە بێ بە تەکید جێگای دڵخۆشیە ئینشاڵڵا سەرکەوتن هەر بۆ مسلمانانیش بابزانم خۆت گوێ لە چ قاریەک زۆر دەگری؟ وەڵای خۆم قاریئە کۆنەکان سدیق منشاوی عەبدولباست ئەمانی تازەکانی زیاتر خۆم بە سەعەد غامدی و ناسر قەتامی و عەبدولعەزیز سحێم بەڵێ یاخۆی سەلام بەڵایزان و خۆشەویستان ئەوەی کە گوێبیستی بوون سەرنج و تێڕوانی بەشێک لەو هاوڵاتیانە بوو کە لەم فستیڤالەدا بەشدار بوون گوێیان گرتبوو لە قاریەکان ئەوان زۆر دڵخۆشن بەوەی کام زۆرە فستیڤالانە هەیە بێگومان کاتێک کە مرۆڤی گوێ لە قورئان دەگرێ یان قورئان دەخوێنێ ئەوە لە ڕووی دەرونیەوە زۆر هەست بە ئارامی دەکا و جیا لەوەی کە لە ڕووی دەرونی و هەست بە ئارامی دەکا خێر و پاداشیشی زۆریشی پێدەگا چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمی هەر کەسێک یەک پیتی قورئان بخوێنێت 10 چاکەی بۆ دەنووسێ و لە شەوا تاریکەکانیشدا ئەو ماڵانەی کە قورئانی تێدا دەخوێندرێ ڕووناک دەبێتەوە و مەلایکەتەکان ئەو ڕووناچی و ماڵانە دەبینن بۆیە گرینگار هەمومان دەست بە قورئانەوە بگرین بۆ ئەوەی سەربەرزی دنیا و قیامەت بین تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم هەشاد و کامەران بن خواتان لەگەڵ